رێزانەیە ئەمما مۆسا ڕێزانە ئەم ڕیشسپیانە ئەوەستم طبعا من یا مامۆسایانی بەڕێز یەقینتان هەبێ من 5 سەعاتە عاتڵم، یعنی لە سەعات 12ەوە نە ئیسفادەم بۆ خۆم بۆ نە بە دەوروبەرەکەم هەمووی لەبەر خاتر ئێوە 150 کیلۆمەترمان بڕیوە و ئەشگەڕینەوە تا 300 کیلۆمەتر هەمووی لەبەر خاتری کێیە؟ لەبەر خاتری ئەو گەنجە جوانانەیە، ئەم خوشکە عەزیزانەیە بۆی ئیسفادە بکەن. تەسەور ئەکەن بەڕێزان هیچ شتێک لە دنیادا منی بەختەوەر نەکردووە هێندەی عیلم و زانست، یعنی هەر ڕۆژە ئەگەر دێڕێ فێر بم حرفێ فێر بم وازام هەموو دنیاهی منە. یعنی جاری وا هەیە خەڵک لە مەجلیسێکە باسی چی ئەکات، یعنی ئەڵێ فڵانە کەس 200,000 دیناری ئیمڕۆ دەستکەوت یان خاوەن 1000 دەفتەرە. یعنی من جاری وایە لە دڵی خۆماڵێم باشە ئەم پیاوە بەتەمای چییە؟ یعنی هەر کۆیە کاتەوە بۆیە ئێمە لەبەر خاتریەوە هاتووینە. ئێوە بۆ خۆتان هاتوونە ئیسفادە بکەن. حەزەکەم عەرە بەڵێ ئەعیڕونی القلوب والئەسماع، دڵتان گوێتان. دوای 10 دقەیتر من ئەڕۆمەوە بۆ لای ماڵ و مناڵی خۆم کە ئێستا بەجێیانم هێشت و 5 سەعاتە ئاگام لێیان نییە و ئەوانش ئاگایان لە من نییە. بۆیە بەڕێزان بابەتی من ئیمڕۆ زۆربەی لە 190 لەگەڵ گەنجەکانە قساکەم، لە دڵیشەوە قسەتان بۆکەم و زۆریش ئێوەم خۆشەوێ و پیاوە بە تەمەنەکانیش بێئومێد ناکەم. عەزیزانی خۆم عەرەب قسەیەکیان هەیە ئەفەرمون الصحة تاج على رؤوس الأصحاء لا يراها إلا المرضى. تەندروستی و لەشساغی تاجێکە بەسەر لەشساغەکانەوە، کەس ئەم تاجە نابینێت جگە لە نەخۆشەکان نەبێت. ئەها ئێستا من دوو چاوم هەیە ئێوەی پێبینم، بەڵام من زۆربەی کاتەکانی تەمەنم بیرم لێ نەکردوێتەوە چەندێ نیعمەتێکی گەورەیە ئەم بینینە. ئێستا ئەو تا دەسم هەیە نانی پێخۆم، خۆمی پێ پاکەکەمەوە، ئیشەکانی پێ ڕاهەڵاکەم کاکە پێی ئەنووسم، بەڵام هەستم بەم نیعمەتە نەکردووە. قاچێکم هەیە ئێستا وەستاوم بێ ئەوەی هیچ عەسایە هیچ گۆچانی من ڕاگرێ. ئەم نیعمەتە کەس هەستی پێ ناکا جگە ئەو کەسەی نەبێکەوە لە دەستی داوە. دوو گورچیلەی جوان ڕۆژانە پاڵەفتە بۆ کات بۆتە مەسفایەک، ئێمە هەستی پێ ناکەین. ئەمە نیعمەتێکە دەرەکمان پێ نەکردەوە، بەڵام گەنجێکی وەکو تۆ ئێستا لە خەستەخانە ڕاکشاوە غەسلی گورچیلەی بۆ ئەکەن، ئەو ئەڵێ بابەسا لە چ ناز و نیعمەتێکایە. مامۆستا شەماڵ موفتی یەخوا گۆڕەکەی پڕ نور بێ وتی جارێکیان حەماڵێکم بینی لە جادەیەکی سلێمانی لە بەرزاییەکە عەرەبانەکەی پاڵ ئەنا، وتی چوم یارمەتی بم، وتی کە منی بینی وتی مامۆستا ئەوە جەناب تۆی خۆزگەم بە خۆت بێ. وتم بۆ خۆزگا خوازی بە من؟ وتی ئێتۆ مامۆستا شەماڵ هەموو خەڵکت ناسیە ماشا ئەڵڵا. وتم دەی من خۆزگەم بە تۆ دڵە ژان ناکە من دڵم ژانەکە، تۆ ئێواران ئەڕۆیتەوە لەشێکی ماندووت هەیە لەگەڵ خێزانەکە تا بە ئیسراحەت دا ئەنیشتی پارویە نان ئەخۆیت و دوایی بە ئیسراحەت لەسەر سەرینەکەت ئەنووی، بەڵام من ئازار تا بەیانی ئەمپلیکێنێتەوە. کەواتە عەزیزانی خۆم وهاکەدە شەباب، واللهی گەنجایەتی ئێمە نرخی نازانین. عەزیزانی خۆم ئێمە نرخی نازانین. ئەزانی کێ نرخێزانیە؟ ئەو مامە حاجیە بەڕێزە کە ئێستا تەمەنێکی کردووە، ڕەنگە 70 ساڵ تەمەنی کردبێت، ئەو ئەزانێت. ئەها کاتێ دەستەکانت لەرزۆک ئەبێت ناتوانی گڵاسێکی ئاو هەڵگریت، ئەسەن پەرژینێکی زۆر قایم لە مەقامی بەڕێستان ناتوانی خۆت پاکەیتەوە. ئەو کاتانی کەوا چاو لە دەست ئەدەی، ئەو کاتانی کەوا تووشی سەوەفان و پژێشە و قاجێشە ئەبی، ئەو کاتە ئەزانی ئای گەنجێتی تۆ چ نیعمەتێ بووی. ئەبولعەتاهیە کە پیر ئەبێ دەست ئەکا بە گریان، خۆی ئەڵێ بەکەیت و عەلا شەبابی بدەمعەتی عەینی، زۆر گریان بۆ گەنجێتی خۆم، بەڵام فەلەم یوغنی البوکاء وەلا النەحیب، گریانەکانی من سوودی پێ نەگەیاند، تازە گەنجێتیم ناگەڕێتەوە. فەیا لەیتە الشەباب یەعود یەومەن، خۆزگە گەنجێتی یەک ڕۆژێ ئەگەڕایەوە، یعنی یەک ڕۆژێ گەنجە بوومەوە، فأخبره بما فعل المشيب، پێم ئەموت من گەنجێتی پیرێتی چی بەسەر هێناوە، زەلیلی کردوم. بۆیە عەزیزانی خۆم فرسەتە 3 مەرحەلە لە ژیان تا ئەبینی ئەگە بە گەنجێتی نەمریت. 2 مەرحەلەیان مەرحەلەی عەجز و بێتواناییە، یەک مەرحەلەیەکیان مەرحەلەی هێز و قووەتە. الله الذي خلقكم من ضعف. کاتی ئێمە لەدایک بووین ئێمە خۆمان پاکەوە ناکرد،
مناڵێک لەناو قونداغەیە و لەناو بێشکەیە بووین پاشان ثم جعل من بعد ضعف قوة دوای ئەو بێهێزیە خوای گەورە هێزی داوە پێم کاکە ئێستا من گەنجم تەمەنم 40 ساڵە من ئەتوانم ئێستا ئیش بکەم من ئەتوانم ئێستا خزمەت بە گەنج بکەم ئەتوانم خزمەت بە وڵاتم بکەم کاکە ئێستا گەنجێکی وەکو تۆ ئەتوانی قیادەی ئومەتیە بکات ئەتوانی ئەم کوردستانە بەڕێوەبەرێەوە زۆر بە جوانیش ثم جعل من بعد قوة ضعفا وشيبا ئەم هێز و توانایە بە هەمیشەی لەگەڵ تا نامێنێتەوە تۆ پیر ئەبی لەگەڵ پیرە بێ بێهێزی حتى لا تعلم من بعد علم شيئا خوشکێکی بەڕێسەیە زۆر یعنی هەر وەکو خوشکی خۆم وایە یعنی زۆر نزیکمە ئیمشە وتی مامۆسا دایکم خەڵەفاوە دوعام لێکە تا بەیانی ئیمشەو نەخەوتومە خەڵەفاوە نازانێ من کچی ئەوم حتى لا تعلم من بعد علم شيئا واد لێ دێ وەکو مناڵێکت لێ دێتەوە ساوە دایک و باوکی خۆت لێکەوە ناکەیت مناڵی خۆت لێکەوە ناکەیت بۆی عەزیزانی خۆم هەر کەسێک گەنجێتیەکەی بفرۆشێ بەخوا لە گەنجێتیە بتوانێ خۆی فێری زانستکە خۆی فێری بیر و باوڕێکی ڕاستکات بزانێ مانای دنیا چییە لە فەلسەفە و مانای دنیا تێ بگات خوای گەورە لە کاتی پیرێتیە هەموو خەڵکی ئەکاتە خزمەتکاری ئەم کەسە ئەبیتە مەڕجع خەڵک لە تۆ کۆ بێتەوە مامۆسا عەبدولکەریمی مودەڕیس گۆڕەکەی پڕ لە نور بێت گەنجێتی بەخشی بەخوا خوای گەورە پیاوێکی لە میسرەوە بۆ مسەخەر ئەکا 15 ساڵ مامۆستا پاکەکاتەوە 15 ساڵ لە خزمەتیا بوو ئەو کاتە لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی بە ڕەحمەت بیاخوا چوومە خزمەتی کاکە مستەفا هاتە دەرەوە وتی شێخ سۆران داوای لێبوردنت لێکەم شێخ خەوتووە کەسێک لە عەبڕە القاراتەوە دێ خزمەتت ئەکات بۆ چووکن گەنجێتیت فرۆش بەخوا هەر کاتێک تۆ بە مەبدەع ژیای بە مەنهەج ژیای گەنجێتی مانای گەنجێتیت زانی بەخشیتت بەخوا خوای گەورە هەموو شتێکە پێبەخشێت خۆشەویستی خەڵکێ پێبەخشێت عەزیزانی خۆم لە پێغەمبەران مەزنتر هەبوونە نەبوونە پێغەمبەران گەنج بوونە ابن عباس ڕەزای خۆیان لێبێ ئەفەرمێت ما بعث الله نبيا إلا شابا هیچ پێغەمبەرێ نەهاتوۆتە ناو گەلەکەیەوە إلا بە گەنجێتی هاتووە کایە حامیلی ڕایی ئەم ئیسلامە پایەکانی ئەم ئیسلامە ئەوەی ئەم ئیسلامەی بە ئێمە گەیانوە گەنج گەیانوەتی کاکە پیرێک ناتوانێت سەیارە لێ بخوڕێ پیرێک ناتوانێت بێ لە ئێرەیە قسە بکا بە باشی دەمودانی تێکچووە تەمەنی هی ئەوە نییە بوەستێ قاچی هی ئەوە نییە ڕایوەستێنێت بەڵام گەنج توانای هەیە هێزی هەیە لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەمە گەنجان گۆم لێ ڕاگرم من لەگەڵێەوە یا قساکەم کاکە خەڵک ئیمڕۆ بووە بە مەخسەری تیکتۆک و یعنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخەوە یعنی ماهیەتی خۆمان لەدەستداوە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم 18 بۆ 21 گەنج تایە کۆبنەوە لە دەوری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم گەنجانە کەسیان تەمەنیان نەگەیشتوەتە 40 ساڵ ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم کێ زانێت تەمەنی چەند ساڵ بووە یەک کەس پێم بڵێ تەمەنی چەند ساڵ بووە چەند 16 ساڵ تەمەنی بووە ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم 16 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵی خۆی کۆکاتەوە ئەو هەموو سەحابەیە ئیسلام بڵاوەکەنەوە 16 ساڵی ئیمڕۆ خەریکی چی عەزیزانی خۆم بابە خۆی کردو بە فلیم بابە بووە بە یعنی بووە بە پەڵەیەکی ڕەش بۆ دایک و باوکی خۆی لە کاتێکە ئەشێ باوکی قورئان خوێن بێ ئەشێ باوکی ئیمامی مزگەوت بێت عەزیزانی خۆم یعنی ئینسان کە بیر ئەکاتەوە ئەو گەنجانە چیان کرد یعنی خۆی شەرمەزار ئەبێت زەیدی کوڕی حارثە لە 13 ساڵیە بووە کاتبی وحی قورئانی بۆ پێغەمبەر نووسێوە صلی الله عليه وسلم کاتێ بووە 17 ساڵان لوغەی سریانی و یەهودی فێر بوو یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار ئەینارد بۆی یەهودیەکان تێبگەێنێ و سریانیەکان تێبگەێنێت لە 17 ساڵیە هەموو قورئانی لەبەر کرد 17 ساڵی تەمەن تۆ چیت کردووە کاکە 40 ساڵی تەمەنی من بە چوو ڕۆی خەریکی چین ئێمە یعنی تۆ پێت وایە بەس ئەم مۆبایلە ئاوا ڕزگارت دەکات کاکە ئەم مۆبایلە شریتێکە ئەو سەری نییە حەشا لە ڕووی جەنابتان غاباتان بینیوە مەیمون ئەم دارەکە ئەو دار ئەم دارەکە ئەو دار خۆ دار تەواو نابێت و ئەم مەیمونەش حەشا لە ڕووی جەنابتان هیچ هەدەف و ئاماجێکی نییە جگە لەم بازدانە نەبێت ئەمەی من و تۆ بەزوای بۆکەین 4 سەعات و 5 سەعات لەسەری دائەنیشین ئەمە تەنها ئەوەیە ئێمە نەمانزانیوە ماهیەتی
گەنجایەتی و ژیان یعنی چی ئێوە سەیری زەیدی کوڕی حاریثەکەن سەیری ئوسامەی کوڕی زەیدکەن ئەم پیاوە 18 ساڵە بەسەر ئەبوو بەکر و عوثمان و ئەو پیاوە سەحابە ئەو پیاوە بەڕێزانەیە ئەبێ بە قائیدی جەیش سەیری ئەئیمەی ئەم ئیسلامە بکەن ئەمە ئیمامی شافعیە ئەبوو حەنیفەیە ئیمامی ئەحمەدە ئیمامی مالیکە هیچ لەمانە نەگەیشتونەتە 10 ساڵ ئیلا هەموو بوونەتە حافظی قورئان هەموو قورئانیان لەبەر کردووە نەگەیشتونەتە 20 ساڵی بوونەتە مفتی مەملەکەی خۆیان خەڵک هاتووە مشاوەرەی پێیان کردووە کەواتە تۆی گەنج بێ ئومێد ناکەم هێشتا درەنگ نییە کات لە بەردەستۆیە زۆرە الئەیام طەویلە ڕۆژەکان درێژە ئەگە خوا تەمەن بات دوو یاسات پێڵێم لە بیری مەکە یەکەم وشە تخلص من كلمة لا أستطيع نڵی ناتوانم تۆ توانات زۆر زۆرە زانایان ئەفەرمون هەموو ئینسانێ هەڵگری 10 تریلیۆن خەلیەیە لە گیانە هەر خەلیەیەک توانای هەڵگرتنی زۆر شتی هەیە ئاخر تەقریر کە چوومە خزمەتی ئەڵێ هەموو مێشکی هەموو گەنجێک ئەوەی ئێستا لە گۆگڵ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە خەز نەکرێ ڕەنگە بۆ مێژوویەکی زۆر بمێنێتەوە هەموو گەنجێ توانای هەیە بەقەت ئینتەرنێت خەزن کات بەقەت ئینتەرنێت یعنی توانایەکی زۆر عەجیب خوای گەورە بەخشوێتی بە من و تۆ بەڵام ئێمە بەلۆکی ئەینێرینەوە بۆ قیامەت یعنی گەنجی وا هەیە هەتا ئێسا هیچ نازانێت یعنی ناتوانێت لە مەجلیسێکا قسە بۆ خەڵک کات کاکە ناتوانێت پەڕێیە بنووسێت ئینشایەک لە مەکتەبە ئەیدەنێ نازانێت دێ تەکلیف لەم نەکا ئەڵێ مامۆستا ئینشایەکم بۆ نووسی ئەی تۆ کوردیە کوردی نایزانێ بینووسێت کەواتە تۆ هەتا ئێستا هیچ خەلیەک لەم خەلیانەی مێشکت بەکار نەهێناوە بەخوا تەمەن چەندێ بڕاتە پێشەوە هەر ئینسان ئەتوانێ یعنی ئیشی تیا بکات یەک لەو دکتۆرە بەڕێزانە داعیە بەڕێزانە فەرمێ چوومە سوودان لە جامیعەی ئیفریقیە لەوێ وتارێکم پێشکەش کرد باسی ئەوەم کرد خەڵکانێکی زۆر بە تەمەن توانیانە ببنە حافظی قورئان ئەڵێ دوای ئەوەی کەوا لە وتارەکەم بوومەوە وتیان مامۆستا ئەو فڵان ئەختیارە ئەناسیت وتم کێ وتیان ئەو فڵانە کەسە لە تەمەنی 6 ساڵیە بووە بە حافظی قورئان ئەڵێ کە دوان و قسەم لەگەڵیا کرد پێمی وت ئەی دکتۆر دایکێکم هەیە تەمەنی 90 ساڵە هەموو قورئانی لەبەرە لە کاتێکا نەخوێنەواری هەیە نە ئەشزانێ بنووسێت تۆ توانای ئەوەت هەیە ببی بەچی ببی بە حافظی قورئان تۆ توانات هەیە ببی بە دکتۆر ببی بە پرۆفیسۆر ببی بە قائید ببی بتوانی ئومەتێک یعنی ئومەتی ئاڕاستە بکەیت بەڵام ئێمە بەکاری نایەرین لە شتی هیچ و پوچە حەشا لە ڕووی جەنابتان ئەم مێشکەمان بەکارهێنین بۆی عەزیزانی خۆم ئەگەر ئەتەوێت سەرکەوتوو بیت للنەجاحی طەریق واحد ڕێگەی سەرکەوتن یەک ڕێگەی هەیە دوو ڕێگەی نییە بەڵام بتەوێ فەشەل بهێنی وللفشل 1000 طرق بۆی تۆ فەشەل بهێنی لە ژیانە هەزارەها ڕێگە هەیە ڕێگەی بیانووە ئەڵێ کاکە گیان تۆ بۆچی قورئان نازانی ئەڵێ وەڵڵاهی مەشغوڵم خەریکی کەسابەتم تەڵەبم وەڵڵاهی بڵێم چی نازانم ها هەزارەها بیانوە هێنینەوە بەس بۆ ئەوی نەبینە ئەهلی قورئان کاکە بۆ ناتوانی شەهادەیەکی باش بەدەست بێنیت وەڵڵاهی دایکم نەخۆشە و یعنی بواری ئابووریمان ڕێگە نادا و هەزارەها بیانوە هێنینەوە بەڵام زانایان ئەفەرمون وجەمیع طرق الفشل سيؤدي يوما ما إلى النجاح ئەو ڕێگایانەی کەوا تۆ فەشەلت یا هێناوە هەر ڕۆیشتوویتە و فەشەلت یا هێناوە ڕۆژێ لە ڕۆژان بەردەوام بە تۆ ئەگەیتە ئەو ڕێگایی کەوا پێوتێ طريق النجاح طريق النجاح نەڵێی لا ئەستەطیع ئیمامی کیسائی ئەبول حەسەن ئەلکیسائی ئەم پیاوە ئەڵێ هەموو ڕۆژێ ئەڕۆیشتم نەحو سەرفم ئەخوێن لی تێ ناگەیشتم گەیشتە ساڵێ گەیشتە 2 ساڵ گەیشتە 3 ساڵ سەی دەکەم هەرچی خەڵکێک لەگەڵ منە هەیە بوونە عەلامە لە لوغەی عەرەبیە بەڵام من هەر لە دواوە ئەڵێ ڕۆژێ مێرولەیەکم بینی گەنمێکی هەڵگرتە بوو بە حەجمی خۆی گەورەتر بە دیوارێکا سەرەکەوت ئەگەیشتە نیوەی دیوارەکە بەرەبووە هەمیسان گەنمەکەی هەڵەگرتەوە ئەی کردە سەر پشتی و سەر ئەکەوتەوە وتی واللهی 69 جار ژماردم هەر 69 جارەکە بەرەوە بوو خەریک بوو من بێئومێد بم لە سەیرکردنی وتی ئەم جارەش سەیرم کرد لە 70 هەمین جارە مێرولەکە توانیتی بگاتە سەر دیوارەکە
کەواتە شتێک نییە بڵێ من ناتوانم تۆ ئەتوانیت ئەو ڕێگایانەی کەوا ئێسا گرتوتە تا ئێسا گرتوتە بەر و فەشەلت یا هێناوە بەردەوام بە ڕۆژێ ئەگەیتە طەریق النەجاح. یەک شتی خۆمتان بۆ گێڕمەوە کە پێم خۆش نییە بەس بۆ ئەوەی ئێوە تەشجیع بکەم. ساڵی 1992 دووەم ساڵی فەقێتیم بوو. مەفعەلێکی قورئانی مسابقەیەکی قورئانی لە سلێمانیە کرابووە. هەموو مەدارسە ئیسلامیەکانی کوردستان بەشدار بوون تایە. من یەکێک بووم لەو کەسانی کە منیان هەڵبژاردەبوو لە چەمچەماڵەوە بڕۆم لە سلێمانی قورئان بخوێنم و لە مسابقەیە بەشدار بووم. مامۆسایەکی بەڕێز کە ئێستا لەم شارەیە ئەو کاتە لە سلێمانی ئەیخوێن هات شپانێ بوون گوێمە وتی مەلا سۆران هەر بەم نەفزە وتی بۆ هاتوویتە؟ وتم بۆ. وتی تەسەور ئەکەی ئەوانی کە ئێستا لەسەر ئەو کورسیانە دانیشتوونە زۆربەیان حافظی قورئانن؟ وتم ئێ. وتی ئەوە کاک نازانم فڵان کەسە ئەوەنە دەنگی خۆشە یعنی بەتەمان بیبن بۆ فڵانە وڵات. وتم ئێ. وای لێ کردم بێئومێدی کردم. یعنی 2 سەعاتی ما بوو مسابقەکە دەست پێ بکات بە تەواوەتی یعنی نانی نیمەڕۆم بۆ نەخورە. ئەم پیاوە وای لێ کردم یعنی ئومێدی لێ بڕیتم. بەس لە دڵی خۆمە وتم باشە تۆ ئیمامەتی خەڵکەکەیت. یعنی من هاتوومە بۆ نەتوانم. کۆمەڵێ پرۆڤەم بینی سەیرەکەم من لەوان دەنگم خۆشترە، من لەوان بەتواناترم، جوانتریش قورئانە خوێنمەوە. تقریباً 14 کەس پێش من قورئانیان خوێن. خەریکە گیانمە داتە لەرزین و دوایی سەیرم کرد هەڵسەنگاندنیە کرد کە ئەم 14یە هیچیان ئەدایان وەکو من جوان نابێ ئەزانم یەقینم بەخۆم هەبوو. ناوی منیان خوێندەوە قورئانەکەم خوێند. تەسەور ئەکەی کە من قورئانەکەم خوێن یعنی نازانم ئەو قاعەیە نەوعێکی لێ هات. بۆ من شێوازیە گوێگرتنیان جیاواز بوو. دوایی مقدمی حەفلەکە ئەوەی پێڵێن عەریفی حەفلە لە دوای منەوە وتی بارەکە الله فیک وفتح الله عەلەیک. بۆوانی تری وانەوت. دوای 2 سەعات لە مسابقەی پێشبڕکەی قورئانەکە وتی سۆران عەبدولکەریم محەممەد بە پلەی یەکەم پیرۆزبایی لێکەی. یعنی اینجا زانیتم بەڕاستی بێئومێدی نییە لە ژیانە. ڕۆژێک لە ڕۆژان ئەوەی تۆ بە ڕێگای فەشەل و بە ڕێگای عەجز و ناتوانایی ئەزانی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر تۆ بەردەوام بی ئەگەیتە سەر ئەو طەریقەی ئەو ڕێگایی کە پێی ئەوتێ طەریق النەجاح. بۆی عەزیزانی خۆم تەمەن زۆر کورتە. تەمەن بریتیە لە شەو ڕۆژێک. ئەم شەو ڕۆژە دووبارە بێتەوە. ڕۆژێ بە خۆشی ڕۆژێ بە ناخۆشی. تۆ بە گەنجێتی هەروە نامێنیتەوە. من ئێستا گریانم دێ بۆ ئەو ڕۆژەی کە ئەبم بە ئەختیار کە ناتوانم بەڕاستی بڕۆم بۆ مزگەوت، کە ناتوانم پێشنێژی خەڵکەم. گریانم بۆ ڕۆژە دێ من ناتوانم قسە بۆ خەڵکی بکەم. ترسم لەوە هەیە. ئیتر نازانم یعنی بەڕاستی خەڵکێکە بینم زۆر بێباکانە بیرەکاتەوە، زۆر بێباکانە یعنی فشقیاتی بە وەزعەکە دێ. کاکە تەمەنی من تۆ زۆر زۆر کورتە عەزیزانی خۆم. ما مضى منها أحلام. 40 ساڵی تەمەنم بەڕێ کردووە وەکو خەونێک، وەڵڵاهی وەکو خەونێکش ناتوانم بۆتانی بگەڕمەوە. وما بقي منها أماني. ئەوەی ماوەتەوە ئەوەیە مناڵەکانم چۆن پەروەردەکەم، سەیارەکەم، شەهادەیەکی تر، وەزعی داراییم تۆزێ باشترکەم. لە بینی ئەم ئومنیاتەیە هیوا و ئاوات مردن دێ ڕێگە و پێگرێت. مامۆسا حەبیب محەممەد سەعید ئیمشۆ چوومە سەر فەیسبووک وەفاتی کردو. یا ئەڵڵا ئەمە چی تامەیەکە؟ ئەم پیاوە تەمەنی تەواوی لە خزمەتی ئەم ئیسلامەیە بەردەسەر. بەڵام ئێسا ئەو حالیان ئێسا وا لەناو گۆڕایە. وڕۆژێکیش دێ ئەڵێن مامۆسا سۆران عەبدولکەریم ئەڵڵا ئەو خۆ قسەی بۆ کردین وتاری وا بوو. مامۆسا شێرزاد، مامۆسا خالید، مامۆسا فەرحان وهاکەذا. ئێمە کۆچ ئەکەین و سەفەر ئەکەین. ئێوە ئەبێ شوێن گنێوی ئێمە بن. کاکە مێڵ شوێنی ئێمە چۆڵ بێت. کاکە مامۆسای ئاینیان بێڕێز کردووە. مامۆسای ئاینی لەناو خەڵکا جاران قودوە بوو بەڵام ئێستا سوکایەتی پێکەن. ئێوە ئەبێ دیفاع لە ئەم شوێنە بکەن. ئێوە ئەبێ شوێنگرەوەمان بن. نەیەڵن ئەم میراسە بفەوتێت. ئێمە بە ئێوە جوانین. ئەگەر ئێوە نەبن، ئەگەر ئێوە پشگیری مامۆسایانی ئاینی و بانخوازان و داعیانی ئەم کوردستانە نەکەن بەڕاستی ئەبێ ئێمە خۆمان لە ماڵەوە دابنیشین. الحەمدولیلا مەوداکە زۆرە. ئێوە خاوەنی ئیعلامی خۆتانن، ڕکلامی خۆتانن، خاوەنی تیکتۆکن، خاوەنی فەیسبووکن، ئەتوانن خزمەت بەم ئیسلامە بکەن و خۆتان فێری علومی شەرعیکەن. پێتان شەرم نەبێ ببن بە داعی. گەورەترین نەجاح و گەورەترین سەرفرازی ئەوەیە ئەلێرەیە بۆسیت لە خزمەتی خەڵکا بیت. بمبرن زۆر درێژی کردەوە. بارەکە الله فیکم. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.